سڵاتان لێ بێدەم کاتتان باش بینەرانی عزیز و خۆشەویست خۆم بە خۆشحاڵە زانم کامێوارێ بە شوێکی ڕاستەخۆ لە پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بم. هیوادارم هەمووتان تەندروستێکی باشتانە بێت. عزیزانی ئێمە میوانی ئەم ئێوارەیە جێگیری سەرۆکیەتی نووسەرانی کوردە لەقی سلێمانی کاک فواد محەممەد ئەمین سەڕاجە ئەتوانین بڵین کە دوێنێ یادی 50 ساڵی یۆبیلی زێڕینی یەکێتی نووسەرانی کورد بوو کە دیارە ئەم یەکێتیە بۆ ماوەی 50 ساڵ خزمەتەکەن بە قەڵەمبەدەستان و نووسەران و ڕۆشنبیرانی شاری سلێمانی بەبێ جیاوازی و بێگومان جێپەنجەشیان دارە و چەندین کار و چالاکی زۆر باشیان کردو و خزمەتێکی باشیان بە نووسەران و ڕۆشنبیران کردووە لە شاری سلێمانی. بۆیە بینەرمان بن پاش کەمێکی کا گەڕێنە وڵاتان. ئێستانێمە لەگەڵتانە بەردەوام دەبین. مامۆستا فواد بەخێر بیت، سەر چاوانم خۆشحاڵ بووم کامێوارێ لەگەڵمانەی. توانی شتێکی جوان پێشکەشکەی ئەو مێشۆ بە گەورەی و بە پیرۆزەوە سیر بکەین. زۆر سپاس. من هەر لێرۆ پیرۆزبایی یادی 50 ساڵی یۆبیلی زێڕینی یەکێتی نووسەرانی کوردتان لەکەم لەقی سلێمانی کە بەڕێزت وەکو جێگیری سەرۆکی یەکێتەکە بۆ ماوەی چەندین ساڵە کارتان کردووە و هەروە خزمەتێکی بەرچاوتان کردووە. زۆر سپاسدانەکەم ئینشەڵا بەهیوای بەردەوامی ماوەی ئەوەی کە ئەو خزمەتانەی هەمانە نووسەران هەیەە بە قوربانیەکانەوە بە شەیدەکانەوە بە خاوەن قەڵەمەکانەوە بە نەمرانەوە هەروە لە شاری سلێمانە پرشنگداری و شاری ڕۆشنبیر و شاری هەڵمەت و قوربانی بێ و ئەو قەڵەمانە بە درێژایی 50 ساڵ کاروان بە کاروان هاتوون و هەمیشە لە زمان و ئەدەب و فەرەنگ و چیرۆک و وەرجێڕان و شیعر و ئەوانە کایەکی گەوریان بۆ لەناو ئەم شارە و لە ئەدەبی هەموو کووردا بە تایبەتی. دەستەکان خۆش. مامۆستا فواد دەگەڕێمەوە بۆ لاتمان خۆش. ئێستا لەگەڵ بینەرانە هەندێک لە ڤیدیۆی مەراسیمەکە ببینین کە دوێنێ بەڕێوەچوو بە پێکەوە بینەر بینەوە گەڕێنەوە. پیرۆزبایی خۆمان لە سەرجەم نووسەران و خوێنەرانی کوردستانەکەن بەگشتی. ئەمڕۆ یەکێتی نووسەران بە خۆشحاڵیەوە هەڵەسێ بە سازدانی مەراسیمێک لە یادی یوبیلی زێوینی 50 ساڵیدا بۆ ئەندامەکان کە ئەندامەکانی خۆی خەڵاتەکە بە خۆشحاڵیەوە کە لە ڕۆژانی ڕابردووشە چەند نووسەرێکی تر خەڵات کران. گرنگی ئەم خەڵاتانە ئەوەیە کە یەکێتی نووسەران لە یادێکی وایە ئەندامەکانی خۆی بەسەرکاتەوە. ئەمە جۆرێکە لە پاڵپشیکردن و تەرجیعکردنی نووسەران. وەلامان کاتیشە لە ڕابردووە نووسەران توانیوانە ڕۆڵ و کاریگەری خۆیان بژێڕن لە ڕەوشی ڕۆشنگەری کوردیدا و ڕەوتەکەش هەر بەردەوامە. تەمەناکەین ئەوەی کە لە ڕابردووە کراوە نووسەرانی شەهیدی قەڵەم و نووسەرانی ترکە بەداخۆ لە ژیانە نەماون ئێمە بتوانین پەیامەکەیان بگەێنین، بتوانین ئەدەبی کوردی ڕەوتی ڕۆشنگەری کوردی هەمیشە بەرەو پێشبەری. پیرۆزباییەکی گەرم لە یەکێتی نووسەرانی کوردەکەم هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی کوردستانی خۆمان. هیوادارم یەکێتی نووسەران زیاتر پەرە بە نووسەرەکانی بات و بەرەو پێشکەوتن بچێ. هەرچەنە ئەمان درێغیان نەکردووە بە هەموو مسروفەکانەوە لەگەڵ ئەوەشتا کە حکومەتەیەک لە دوایەکە داگیرکارەکان هاتون، بەڵام کۆمەڵی قەڵەمی جوان هەبووە کە توانیویانە تێبکۆشن بە نووسەکانیان بە نووسینەکانیان هەرچەنە هەندێکیان لەسەریشیان کەوتۆ بگرە شەهیدی قەڵەمیشمان هەیە ساڵ لە ڕۆحی پاکی شەهیدی قەڵەمەکانمان و هیوای سەرکەوتن و بەردەوامیان بۆ خوازم.
بەرزایەکانی سلێمانی. بەرزایەکانی سلێمانی هێمای شارستانی ژیان. بەڵێ خۆشەویستانی ئێمە لەگەڵتانە بەردەوام دەبین لەگەڵ میوانەکەم کاک فواد. کاک فواد بینیمان چەندی مانێکی مەڕاستیمەکە بوو کە تایدا چەندی قەڵەم بەدەست و نووسەران و ڕۆشنبیران ئەوانەی کە ئەندامن یەکێتی نووسەرانی کورد بە ماوەی چەندی ساڵە خزمەتیان کردووە لەوێ خەڵاتی ڕێزدێنانیان وەرگرت. پێم خۆشە کە هەندێک باسی ئەم مەڕاستیمە بۆ بکەی ئێوە چۆن بیرتان لۆ کردەوە کە ئەم مەڕاستیمە لەم کات و ساتەتە ئەنجام بدەن و هەروە ئەو نووسەر و قەڵەم بەدەستانە بەسەر بکەنەوە. ئێمە وەکو دەستەی لقی سلێمانی کەوا ئەو ڕۆژە کە کاتە دەی 2970 دامەزرانی یەکێتی نووسەرانی کووردە وامان بە چاکزانی جۆرێک لە هەژان و خڕۆشیەک لە ناو شارەکەمانە بکەینەوە و ئەدیبان ئەوانەی دوورکەوتونەتەوەوانەی دیارنین هەوڵ بێنەوە ناو ماڵەکەی خۆیان و هەرچی چۆنێ بێ بە شێوەیەکی معنەوی بێ مادی بێ ئێمە خزمەتێکیان بکەینەوانەیە و ئاوەڕ بینەوە چکە خۆت ئەزانی قەیرانی دارایی کاریگەرێکی زۆری هەبوو بەسەر هەمومانەوە بە تایبەتی لە چاپکردنی کتێبە لە نەبوونی نووسەرانە لە نەخۆشکەوتنی نووسەرانە ئێمە دوای ئەوەی کە یارمەتیمانراوە لەلایەن چەند لایەنێکەوە بۆ ئەوە وتمان ئەوە ئەم کەرنەڤاڵە بکەین کە 50 ساڵ لە خەبات و تێکۆشان و بەرخوردانی یەکێتی نووسەرانی کووردە لە شەیدبوونی قەڵەمە جوانەکانمانە لە قوربانیەکان و لە پێشمەرگایەتی ئەو نووسەرانەی کە ڕۆیان کە دەشاخ و لە شارە هەر بەرهەمی جوانی وەکو چیرۆک و شێعر و شێعری بەرگریان ئەنووسی و بەتابەتی لە ناو بزوتنەوەی نەتەوایەتی و شۆڕژێری کووردە دەستێکی دیارن و قەڵەمێکی جوان و هەمیشە ڕەنجینن و ئەو ماڵی کە پێ وتەیەکێتی نووسەران ماڵێکی ڕەنگاوڕەنگە دوورە لە هەموو یەک تاگڕەنیەوە بەڵکو هەمومان کۆ ئەکاتەوە لەسەر و ئایدۆلۆژیەکانەوە بۆ ئەوەی کە نووسەرەکان بە مافوی ئازادی خۆیان بژین چۆن بەڕێز مام جەلال فەرموویەتی نان و ئازادی بۆ نووسەران ئەو ئازادیە لە ماڵی نووسەرانە هەیە و ئەوانی ژیارمەتێکی زۆریان ناوین و پشگیریان تەواویان کردوین بۆ ئێمە سروشتیە کە نووسەرەکان ئەگەر بە پشکولەتین هینی معنەوی بێ دیارێکی معنەوی بێ بەسەریان بکەینەوە ئەوەی کە بێشمان کراوە ئێمە بە دوو هەنگاو کردما هەنگاوێک ڕۆژی حەبەی دوو لە ڕەمادا لە وتێ ڕەمادا بە شێوەیەکی گەورە و فراوانتر و ئاهەنگسازیەوە بە شێوەیەکی مادیش دەوری 32 نووسەرمان بەڵێ یارمەتیمانان و لەمەشە تەقریبەن دەوری 120 کەس کەوا ئەو دیاریان بۆ کراوە پێشکەشمان کردوون وەزایدن وەکوی کە خۆتان بینیتیانە هەموو قەڵەمە جوان و نووسەرە دانیشتون لە ماڵی خۆیانە ئەمە ئاوەڕانەوە کە بۆی کە وەزارەتی ڕۆشنبیری یا ئەو لایەنە پەیوەنددارانە هەمیشە چاویان لەوە بێ کە نووسەران گەورەترین کایی ئەدەبی و ڕۆشنبیرین لە ناو وڵاتەکە و ئەگەر ئێمە دەرگاکان بکەینەوە پەنجەرەکان بکەینەوانێ هەناسەکان زیاتر ئازاد بکەین پێم وایە زیاتر ئیبداعەکرێن نووسەرەوەی نوێتە پێشەوە چی لە کوڕ و چی لە کچوو لەوە ئێمە ئەمانویست ئەو پردەی کە هەیە کە لە 50 ساڵی ڕابردووە تا ئەمڕۆ زمووی کەینەوە و بیبەسینەوە بۆنەوەی داهاتوومانەوە چکە 50 ساڵی کەس داهای وەکو ئێمە نامێنێ ئەبێ ئەو نووسەرانە بەڕاستی لە برەوە دابێ کاروانی ڕۆشنبیریمان کە سلێمانی شاری ڕۆشنبیریە شاری بێکەس و پیرەمێد و گۆران و حەمدی و نالی و عەفو ئەحمەد مختار جاف و چەندەهای کەیە هەمیشە بە گەورەی بمێنێتەوانێ کاتەما وەستافواتوەکو خۆت وتەکەوە چەندینەوە یعنی خزمەتان کردووە بە نووسەران بە قەڵەم بەدەستان ئەتوانی بڵێن ئێوە چۆن هەوڵتان ناوەکە لە ماوەی ئەو 50 ساڵێ هەتاکو ئێستاکە ئەو پەیوەندیە دروست بکەن یا خۆتۆکو خۆت وتێ ئێمە نابێت بڵێ نێکێتی نووسەران ئەوێ بڵێ ماڵی نووسەران چکە ماڵێک بە بۆ هەموو نووسەران بەبێ جیاوازی بەبێ جیاوازی ڕەنگەکان و ئایدۆلۆژیا بەبێ جیاوازی هیچ کەم لەمانە بۆتە ماڵی هەرەمیان کاتە ئێوە چۆن ئەو پردی پەیوەندیتان دروست کردووە لە نێوان ئەو نووسەرانەی کە ساڵانێکی زۆرە قەڵەم بەدەستن خزمەتێکی بەرچاویان کردووە کە لە ئێستاشدا هەر ئەندامن لە یەکێتێکە لە ئێستاشدا بەردەوامە پەیوەندیکردن بێەوە لەگەڵ نووسەرانی ئەم جیلەی ئێستا بابا کوڕ و بە کچەوە تاشان هەوڵتان ناوە کە ئەوانیش بێنە ناو ماڵی نووسەرانەوە بەشێک بن لە ئێمە گەرچی ئەگەر بڵێن کاتی ئێمە بەسەر چووە یعنی وەکوش ڕۆ یاسایەکەی بەڵام لەبەر بەهۆی قەیرانی داراییەوە کۆنگرە نەگیراوە بەس ئێمە
خامۆشیمان بە یەکێتی نووسران نەبەخشی ئێمە نەچوین بۆی کە پارە و سەروەت و شت نەمایتە دەرگای نووسران قفڵکەین و بڕۆین بەڵکو هەر هەوڵمان ناوە چکە لەو کاتانەی کە منحی وەزارەتی ڕۆشنبیریمان وەرەگرت و بە یارمەتی هێرۆخانیش و مامجەلالیش ڕەحمەتی مامجەلالیش پارەیەکی زۆرمان وەرەگرت زیاد لە 44 کتێبمان چاپ کردووە 11 ژمارە گۆڤاری نووسەران نوکونمان گرۆوە لە هیچ نووسەرێکمان نەپرسیوە تۆ سەر بە چه ئایدیایەکی یا سەر بە چه حیزبێکی وتومانە قەڵەمەکەت لە شوا کارەکە چیرۆکە وەرجەڕانە شیعرە تێگەی ئێمە خزمەت بکات بە ئەدەبی کوردی بەڵێ بۆ ئەوەی نییە ئێمە بتوانین بەڕاستی باخچەیەکی جوانی گوڵڕنجین بڕازێنینەوانە بۆ ئەوەی بە ئێمە بەجێما و بۆیان بەجێشتن لە شەم حەمەی خاڵ و شەید شاکر بەتاح و محەممەد مستەفا کوردیەوە و تا ئەگاتە شەرکۆبیەکە سووشی حەسیب و ئەمینی مرزاکەریم و ئەوانە زۆری تریشتەوان و ئەوانەشی کە پێش ئێمەکو محەممەد ساڵە سعید و زای ئەحمەد سەوز و هەروە بێتەوانێ کۆمەڵی خەڵکی کە یعنی گیان عومەر و ئەوانە وەکو ئەمانەتێ تەسلیمی ئێمەیان کردو ئەمانەوێ هەر ئەو ئەمانەتێ بە گەشترەوە بە گەشاوترەوە پێشکەشی و ئێستا ئەگەر ئێمە ئەزمونێکمان هەیە جاران ئافتەت خۆ دەزانی زۆر کەم بوو ئەندامی نووسەرانیان زۆر کەم و بەڵام ئێستا ئافتەتەکانیش بەڕاستی بەقەڵەمی جوانە و دەهای ئافتەتێک و ژاوە شاڵی و کەژاڵ برایم خدر و کەژاڵ ئەحمە و تێگەی کۆسار کەمال و دەها ناوی جوانی ڕنجینی ئافرەتان کە قەڵەمەکانیان ڕنجینی کردو و بە شیعر و بە چیرۆک و بە ئەدەبیات لە ناو یەکێتی نووسانی کووردا ئەندامن و نەوە گەنجەکانیشمان دەها گەنجی ئێستا کە خاوەن قەڵەمی جوانە هەر لە جەمال غەمبار و بەرزان فەرەج و هیدات عەبدوڵڵا حەیران و سەلام مەحەممە و ئومێد ئاشنا ئەوانە کە هەموو ئەندامی یەکێتی نووسەران بوون ئەمانە بش زۆریان جوانە مەرگ بوو وەک عوسمان شەیدا و ئەمانە ئەوانە بەڕاستی تاواکەری ئەو کاروانن یعنی وە شەیدەکانیشمان کەوا دیانە هەل دەشا مەریوانیەوە هەر لە شاکر فەتاحەوە هەل لەوەی کە ئەگەر سەرجەمی دووسانی لە عەبدوڵخالق معروف و جەمیل ڕەزبەر و کاردۆ گەڵاڵی و ئەمانە بەڕاستی هەمووی لە پێشمەرگایەتی و لە قەڵەماوە ژیانی نووسەرانیش هەر لە یەک هینانە بۆ دایم لە ناو ململانێ و کارە سەختەکانە ژیاون زۆربیان ڕویان کردوتە شار شاخ عەفور زۆربیان نەفی کراون بۆ خواری و عێراق تێگەی بەڵام کۆڵیان نێ و ململانیان کردو ئێمە ئەگەر سەیری زمانی حیزبی بەعسکەین ئەیانویست ئەم ماڵە نەمێنێ ئەم ماڵە بکەن بە پاشکۆی یەکێتی ئەدیبانی عێراق زۆر هەوڵدرا هەوڵدراوە لەلایەن عەبدوڵڵا سایەخەوە لەلایەن عاشورەوە لەلایەن ملازم فارسەوە و بگرە بانکراون نووسەران ئیهانە کراون بە زۆر شتیان پێنووسیون هەروەها بێتەوە یعنی نانێشتووەکەوە سویانە و نووسەرانێڵم بەڵام کۆمەڵی نووسەری خاوەن قەڵەم و مەرد دژیان وەسانەوە و کاتوانە ناوەکانیان بڵێن وەکو حەمەد سای حەسەن وەکو ئەحمەد مسری وەکو ئەحمەد سالار وەکو عەبدوڵڵا میدیا وەکو زۆری کەیان کە ئێستا ڕەنگەی ڕۆف حەسان یعنی زۆر ناو هەیەکەوە ئەمانە دەوری 15 بێ وەکو فات قەراخی ئەمان ئەم ناوانە بەڕاستی توانیانە کەمال میراودەلی ئەمانە بەرەنگاری ئەو بوونەوە و نەچوونە ژێر ڕکێفی حیزبی بەعسەوە لەبەرەوە ئەو ململانەی کە دروست بووە کە نووسەرانیش تووشی خەمساردیەک بووە یا دوورکەوتنەوە بووە هەرچەنە ئێمە گەنجێ بوونە و سەردەمەی ئیشمانە کرد و نەشمانیش بکەوێ لە چی بەهۆی مەڵبەندی لاوانە توانین مەسی 5 کۆر بگرین نۆژمانە تریفەش دەرکەین ئەنجا تا ئەژی گۆران خواافریکا هەوڵێکی زۆری یار یەکێتی نووسەرانی ژیانەوە لە سلێمانیا ئەوە تا متەمەری 5 ئەنجا دوای ئەوەی کەوا شۆڕش ینی ئێمە گەیشتینەوەی کەوە یعنی حکومەتی هەرێم دروست بێ و بە تایبەتی لە ساڵی نەوەیەکە لە دوای ڕاپەڕینەوە کۆنگرەی حوتی شەقلاوە بەسرێ یەکێتی نووسانی کە جاریکە ئاهایکی گەونی پیا بێتەوە دەستەی گشتی هەڵبژێرا و ئێمەش لە دەستەی سلێمانیا هەم دیسانەوە برادەرانە ئەو کاتە کاروبارەکانتانێتتر باشتر و تۆکمەتر کرد بە تایبەتی ئەو کاتێت دەستەکەمان مەسارۆ بێگەر شێرزا حەسەن جەمال غەمبار هیدا عەبدوڵڵا حەیران فواد سەراج مامۆستای خوا لێ خۆش بوو ئەحمەد سەلام تار ساڵا سعید کە لەگەڵ کاگیاسینە بە یەدەک دەرچوون هەروە بێتەوە ئێمە ئەمەیانە توانیمان نووسەران هەم دیسانەوە گڕوتینێکی پیا بینەوانیە هەتان ساڵی 94 بەداخەوە ئێمە 44 کۆڕمانگەل لەو سەردەما کە ئەو کاتە زۆر گرنگ بوو خەڵک بە جۆش و خڕۆشەوە ئاهات بۆ کۆڕەکانمان بەڵام بەهۆی شەڕی ناوخۆوە بەڕاستی ئەو دەستەیە تەقریبەن پەرەوازەکرا و نوعیشیلات بەڵام کۆمەڵێ نووسەریش دەستەیەکی کاتیان دروست کرد
بەسەرپەرشتی تەمەەن لایەنێکی سیاسی بڵێن لەگەر سلێمانیا بۆی ئەو شتە نەکوژێتەوانەیە لەوە دەشات دکتۆر دەشا علی بوو بە نووسەرۆک دکتۆر فەریدۆن عەبدول بەرزەنجی بوو بە جێگر و کاک عومەر جاب بوو بە ئیداری و هیدار ئەڵڵا حەیران بە ژمێرار ئەم ناوانە یعنی هەمووستافات هەموو ناوەکانش لە زگرا ماوە ینی من ئەوە حەز ناکەم سێری ئەوە بکەم بۆ زۆر باشەکانیشی بکەم بڵێ چۆن لەمان لە مایە 50 ساڵەیە چەندین نووسەر و قەڵەمبەرستی زۆر بەتوانە هاتوونەتە ناوێکێتی نووسەرانەوە و هەروە کاریان بۆ کردووە بەداخۆلاچی ئێستا زۆربیان لە ژیانە نەمابێتن بێگومان وەکو دەستەی بەڕێوەبەری یەکێتی نووسەرانیش بێگومان چاندین دەستەی بەڕێوەبەری گۆڕانکاری بەسەرا هاتووە زۆر لەو نووسەرانە مەسەلا شێم حەمەی خاڵ یا شەی شاکر فەتاح یاخود مامەسا ئەحمەدی کە سەرۆک بووە ئەمینی مزاکەریم کە سەرۆکی ئەلقی سلێمانی بووە شێ حەسیب و لەگەڵ مستەفا ساڵح کەریمە ماوەیەش سەرۆک و جێگر بوون کاکشەر کۆبیەکەس ئەینەشێت تامان ئەو کەرنەڤاڵی نووسەران خوێنینەوانێت لە هەر لەو ڕەوبێگە دووجە ماشار بەژێری و حەمەی حەمەباقی و ئەمانە هەمووی ناون ناوی قەڵەمی ئەم شارن بەڕاستی بەڵام بەداخەوە هەندێک ساتمە دروست دەبێ هەندێک هەڵوێز دروست دەبێ هەندێک عەزیەتدان و ڕاونان و کۆمەڵەشت دروست دەبێ کە ئەوانە بەڕاستی هەستی نووسەران بینارەکەن ناخۆشیەکەن بەڵام ئێستا لەخوا بەزای بارودۆخەکە بارودۆخەکە باشە ئازادی هەیە هەمومان بەڕاستی ئەمامانەیە ئەوەی بە ئێمە کراونەوەکانی دوای ئێمە زیاتر بکەن وێنە پێشەوە بە تایبەتی و کوڕووکاڵان و کچانی کورد و کورد کە هەمیان بەڕاستی خەڵکی کارامە و وریا و زیرەک و ئەتوانین خسمەت بە هەرمیانکان دەستان خۆش کەسمان لانەیەوە یعنی ئەمە جاری وا گەڕاوین بە دوای ئەو ئافتەتانەشە کە تۆراون یا بێتاقەت کراون یا مەسەلا دوور کەوتونەتەوە تر هەندێکشان بڵێن فۆتۆ زۆر جەخت لەسەر خانمانەکەیت و حەزەکەی خانمان وەکو قەڵەمە دەستان و بۆ نمونەتر لە هەر بوارێکە کە بنووسن ئەوانەی کە توانانێ بێنە ناوێکێتی نووسەران من نەگەل لەوانێ شتێکە بۆ باسکەم بڵێم لە هەفتاکان یا بە تایبەتی دوای شکست لە هەفتا پێنج کۆمەڵی ئافتەتمانە وەکو شەور بۆ مراد وەکو منیرە وەکو ڕۆناک مەحەممە وەکو نەخەدە کێسە لە پاکستان و ئەوانە ئەژی ئەوانە من ئەو کاتە خۆ دەزانین زۆر ئاستەم بوو کە ئافرەت بێتە دەرەوە لە ماڵی ئەم بدەم بۆ شەقلاوە بۆ هەولێر بەشداری فیستیڤاڵەکانمانە کرد بە چیرۆک بە شیعر هەموو بەژاریان کردووە یعنی ڕۆیایەکی جوانی کشانی سلێمانی دەورێکی زۆر جوانێ هەمووانم هەمووی بەڕاستم هەیە بە ئەرشیف ئەمە دێگەی ماشاءالله هەر هەمی ماوە لە بەڵێ هەموو ئەوانم بە ئەرشیڤەیە بۆی وتیشم ئەگەر ئەرشیفێکێتی نووسەرانیانوێ من نەتوانم لە ئینشاءالله بۆ دەرفەتێکی کە بێ بۆ ئەوەی ئەوەنە هەیە بەڕاستی هەرچەندە خزمەتی یەکێتی نووسەرانی بکرێ و نووسەری کورد بکرێ بە تایبەتی لە سلێمانی و هەموو کوردستانە کەمە یعنی بەڕاستی تۆ پارچە ئەرزەیەتی یا جارێک بەسەرێکەکەیتەوە یا ئەوە ئەو خزمەتە چۆنە مامۆستا بێم خۆشە باسی ئەوەشم بۆ بکەی ئەگەر بکرێ بە کورتی چکە کاتی پرۆگرامەکەم ئەوەی نەماوە لە ئێستا یعنی و خزمەتانە چۆنەکەوێت پێشکەش بە نووسەرانیەکان بەتابەت بۆ نمونە ینی هەنێ لە نووسەرانمانەیەکە نەخۆشە بە تەندروستی تێگەشە توانای کارکردنی نامێنێ ئێوە چۆن خزمەت بە نووسەرانەکە ئێمە ئێستا بەڕاستی هیچمان نییە پێ خۆشە باز لە مەرحەیەکی بەڕاستی لە دوای ساڵی مەرحەیەکی تایبەتان هەبوو لە دوای 2014ەوە ئێمە خۆ بەخەشی شەکەین یعنی بەوەی قەیرانی داراوی یەکێتی نووسەران 1 دیناری وەرنەگرتووە چۆن کاروبارەکانتان لەبەرەوەی ئێمە حتا بیناکەشمان داگیر کرابوو بیناکەمان لێ سەنرایەوە بەڵام بە هیمەتی بەڕاستی هێرۆخان زیاتر و بەهیمەتی کۆمەڵێ خەڵکی کە بەتابەتی جەناوی پارێزگار ئەو بینایی وەرمان گرتووەتەوانێ کە وەرمان گرتووەتەوەی مەسا پارێکی زۆرمان لایەنە و توانیشمانە 7 ملیۆن بەڕاستی لە خەڵکی و لە کۆمپانیەکان بسەنینەوە تا ئەو بینایە تەواو بکەین و ئەمەشی کە بینیوتە هەر بە یارمەتی کۆمەڵێ دەستگا کراوە مەسەلا وەکو ئیداری گشتی وەکو وەزارەتی ڕۆشنبیری وەکو جەنابی مەحافظ توانیمانە بەو کەمەیە ئەو دوو کەرنەڤاڵە جوانە بکەین کاموتان بینیوتانە ئەجا ئاوردانەوە ئەگەر ئێمە من حەکەمان وای ئێستا وەزارەتی ڕۆشنبیری خەریکە وردە بجوڵێتەوە لەگەڵمانە کۆنتاک بکاتەوانێ ئەو پارەیە وەرگرینەوانێ ئەو مامانەیە وەرگرینەوانێ ئێمە بۆیە نووسەرانمان بەجێنێش
بە ستەممان ئەزانی تاریخێکی جوان لە ئێمە بکوژێتەوە ئەمە خێرێکیش نەکە بە ئێوە بکرێت ئەمە حەق و مافی یەکێتێکی حەقی نووسەرانە کە مافێکی ئەتوانێت بڵێن زۆر سادە و سەرەتایی خۆتانەکەیەوە چەندین ساڵە خزمەت ئەکەن کە پێویستە ینی لە ئێستاشە دەستی یەکێتی نووسەران بگیرێ بە تایبەت لە ڕۆی مادیەوە کە پێویستێکی زۆرتان باوەیە بۆی ئێوە ئاوڕێکی جدی لە نووسەران بدەن ئێوە خزمەتێکی بەرچاوکەن لە یەکێتێکی خۆتانە بە هەموو نووسەر ئێمە ئەڵێن تا 2014 بەڕاستی دەستیان پێوانەوە بووە لە هەموو لایەک و مەسەر چاپخانەی حەمدی بەرە ڕوومان کراوەتەوانێ چل کتێبمان لێ چاپ کردووە ئەمە هیمەتێکی گەورەیە تێگەی یاخۆ ئەگەر نووسەرانی نەخۆشمان بوو بێ بە حەقیقەت هەتا خەڵکی چۆنەڵێ خوداپیا و خێرکەر و چۆنەڵێ ئەوانە بە دزیەوە چ یارمەتی نووسەرەکەی یاوە بۆ ئەوەی بە شکۆی ئەو نووسەرە نەشکێ یعنی ئەوە زۆر گەورەیە دووهەمینیشی تەمەن لەلایەنە سیاسیەکانەوە یا لە کەسانی وەکو بەڕێزمام جەلالەوە ئەوە یارمەتی تەواومانراوە پارەی بۆ بڕینەوەیە بۆ شتانە بەڵام کە قەیرانەکات و ئەویش کۆچی دوایی ئەمانە هەمووی کرد بۆیەوانێ بۆیە ئێستاش وەکو تو ئەفەرمووی ئەوە دەرگای نووسەران واڵایە ماڵی هەموو نووسەرێکە باورکە یعنی هیچ جۆرێک سانسۆرێک لە یەک نووسەر نەکرا و من بۆ خۆشم بیر و بەراو باوەڕم زۆر جیاواز بووە هیچ ڕێگریەکم لێ نەکراوە چێکم خوێن بێتەوە چێکم نووسی بێ ئەگەر بووە یعنی شت بووە عەزیێ دراوین تێگەی ئەوە لە ناو ناخمانە دایم ئەوترێتەوە بەڵام بە هیوام ئەو دوروشمانەی کە بۆ نووسەران هەیە ئازادی یەکسانی خۆشببختی و خۆشنودی بۆ نووسەران فراهیم بکە گەورەتر بکرێ ئێمە ئەرزما وەرگتووە نووسەران ئەرزی وەرگتووە شوقەی وەرگتووە بەڵام بەڕاستی قرشۆک نەکرێ و کۆتایی پێنەیە بکرێت ئاوڕانەوەکی گەورەتر و پیرۆزی چکە بنووسەران ئەگەر کەس نەی جوڵێنە هەستی خۆی دایم جوڵانوێتی ڕۆحی خۆی دایم جوڵانوێتی بۆ شەیدی کردووە خۆی شەید بووە بۆ پێشمەرگایەتی کردو خۆی پێشمەرگە بووە بۆ نووسینی کردو خۆی نووسەر کەواتە ئەو مێژوێژێکی گەورەیە بادارین بەگومان پامەکەی ئێمەشار بۆ ئەوەیە کەیگەتی نووسەرانی کورد لە قیسلەمانی بەردەوام بێت کە بنەکرێت هەمی شامێکێتی جوانە دەرگای کراوەت بۆ هەموو نووسەران دەسەکانە خۆش بەردەوامی میواناریتانەکەم بە هیوام ئاوڕی نووسەران ئاوڕێکی جددی بێ لە هەموو لایەنێکەوە زۆر بەخۆربان بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست هیوادارم تای پرۆگرامەکە بەدڵی ئەو بێت سپاسەوە کە تا ئێستا لەگەڵمان نەبوون هەتاکو سبەینێ با پرۆگرامێکی نوێ لەگەڵتانە بینێ واریکە خۆش بەخشلایتە